الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. بريزان خوشویستان ایمانداران، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحالم جارێکی تریش بە بەڕێستان دەگەومەوە لە بەرنامەی ئاسۆڕێن مایی بە ئومێدی ئەوەی بتوانین شتێک لەو بەڕێستان پێشکەش بکەین لە ڕێگە و ڕێبازی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و شتێک لەو شتانەی کەوا ئینسان بەرەو چاکە دەبا و دووری دەخاتەوە لە خراپە پێشکەش بە بەڕێستانی بکەین. بەڕێزان و خۆشەویستانم، ئەوەی لەو ئەڵقەیەدا ئامادەم کردیە پێم خۆشە لە خزمەت جەنابتاندا ئاماژەی پێ بکەم. بریتیە لەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان بەسەر مینبەر دەکەوێ، لۆ ئەوەی وتار لە بۆ سەحابەکانی بدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مینبەرەکەی سێ پایە بووە، سێ قادرمە بووە. لە قادرمە یەکەم بەسەر دەکەوی دەڵێ ئامین، سەحابەکان گوێیان لێ دەبی. جاری دووەم بەسەر دەکەوی دەرێ ئامین، دووبارە سەحابەکان گوێیان لێ دەبی. جاری سێمیش بەسەر دەکەوی هەر دەرێ ئامین، سەحابەکان گوێیان لێ دەبی. دوایێ ئیستیفسارەکەن، پرسیار دەکەن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یا رسول الله ئەو ئامینانە معنای چ بوو کە تو بەسەر قادرمەکەی دەکەیت؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر سێکمان لۆ بەیان دەکا بەڕێزان. بەس وەرە تەماشای کە بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی گوتیە لەبەر چ ئەو قسەی ئامینەی گوتیە. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم جبرائیل ئێستا هاتە لام، پێی فەرمووم یا محەممەد صلی الله عليه وسلم ئەمە سێ دوعای دەکەم، ئەتوو ئامینیان لەسەر بکە. یعنی ئەتوو تەسەوور کە دوعایەک مەلایکەت دەیکا، محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئامینی لەسەر دەکا. یعنی ئەو دوعایە چەند جێگای قبول بوونە، چەند جێگای ئەمەل بوونە. ئینسان یعنی بترسێ لەو سیفەتانەی کە ئێستا لەو حەدیثەدا ئاماژەی پێ دەکرێ ئەگەر یەکێک بی لەو کەسانە خوای گەورە پەناماندا. یەکەم دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە گوتیتی ئامین لەسەری، ئەوە بۆ جبرائیل گوتی بە پێغەمبەری گوت صلی الله عليه وسلم، و پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی لۆمان بەیان دەکا، فەرمووی هەر کەسێک گەویشتە داک و بابی یان گەویشتە یەکەشیان ئەوەندەی خزمەت نەکردن کە خوا لێی خۆشبی، خوای گەورە بە دووری بێختەوە لە ڕەحمەتی خۆی، خوای گەورە بە دووری بێختەوە لە خۆی. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەمنیش گوتم ئامین. یعنی کەواتە بەڕێزان وەقفەیەکە، جارێ لەسەر قادرمە یەکەم بەسە ناکەوین. داکردمایە، بابدمایە، یان هەردووچیانمان تەماشاکە تۆچی خزمەتیان دەکەی. بەڕێزانم خزمەتکردن بەو مەفهومەی یعنی ئەتۆ بێت لەگەریان بی، یعنی بەڕاستی بە معنای کەلیمە خزمەتی داک و بابی خۆتکەی. یعنی ئەزیەتیان نەدەی، قسەی ناشرینیان پێ نەڵێی، یارمەتیان بدەی لەسەر شتەکاندا، لە خزمەتیان دابی. ئەمن پێم عەجیبە جاری وا هەیە ئینسان دەچیتەوە مارێش سبحان الله تەماشایکە پێی عەیبە دەستی داچی ماچکە، کورە دەستەگنا هەردووچی ماچکە، کورە ڕەزابوونی خوا لە ڕەزابوونی داک و بابدایە. یعنی تو توێت چت پێ برم، خوا لە پاشی عیبادەتی خۆی واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا فلا تقل لهما أف. کورە ئۆفیان پێ نێرن، کورە عەزیەتیان نەدەن، کورە ئازاریان نەدەن. یعنی ناکرێ. جا من لە کتابێک شتێکی خۆشم خوێندەوە بەڕێزان، بەس تەماشا تەرکیز کە سەر ئەو چیرۆکە کورتە کە بزانە چەند سوود و فائیدەی هەیە. کابرایەک یعنی دائیمەن وەکو ئەوانەی کە زۆر ڕەحالەنە دێن و دەچن لێرە مدەیەک دەمینێن لە شوێنێشکە جارێشکە ئەوها بەو شێوازەی داکەچی هەبوو، داکەکەی زۆر پیر بوو، هەموو جارێ لەگەرە خۆی دەبر زەحمەت بوو، لەگە کاروانی هەتا دەیان گواستەوە جێیەکی تکە، زۆر عەقلیشی لەسەرە خۆی نەمابوو داچی. دەڵێ ڕۆژێکی ئەو کوڕە ئیختیراحی کرد، سبحان الله ئەولادی بێوەفا ئەو هایە، بەس تەماشا بوو کە چیشکە لەگە خەسوەکەی خۆی کووە، کە زۆر جاری وا هەیە لە کوردەواری دەبیستن بوو لەگەر خەسوویدا زۆر جاری وایە باش نییە، بەڵام تەماشا ئەو بووکە کە دەرسێکە داتە ئەولادەکەی کە داچی تو هەبێ خزمەتی بکەی، دەبێت تێبگەی خزمەتکردن. یعنی چ دەڵێ ئەولادەکەی اختیراحەکە کوڕەکە دەڵێتە خێزانی، دەڵێ داکم ئەو جارەکە ڕۆیشتین لەوێ بەجی دێلین، عەقلی نەمایە و زۆر مەزبوط نییە و ئیدی زەحمەتە و ئازاری هەیەش دەر بەڕاستی فکرێکی زۆر باشە، یەکسەر موافقەی دەکا، یەکسەر موافقەی دەکا، تەواو هیچ ئیشکالیەمان نییە. دەڕۆن ئەمدەن داشی بەجی دێلی، بەڵام ئەو ئافرەتە ساڵحەیە دەرسێکە داتە ئەو کوڕی کە تێبگا معنای داک بەجی هێشتن. یعنی چ بەڕێزانە والله ئینسان جاری وهەیە کە شتانە باز دەکات جەرجی لە گەردەیەشی عەزیەتی پێدەگا، بەڵام ئەلحەمدولیلا نەتائیجی چاکە. منداڵەکی خۆی، کوڕەکی خۆی، ژنەکە لەکن داچی کوڕەکەی بەجی هێشت، لەکن داچی کوڕەکەی بەجی هێشت، ڕۆیشتن ڕەحلە ئەروە نێزیکی عەسریان کردیە، ماوەکی چاکە دەڕۆن. کاتێک کابرە تەماشاکە ئەیکا ئەو منداڵەکەی ئێمە
منداڵەکەی خۆت بەڵێ لە کنداکت بەجیم هێشتیە هەر ڕاست خەریکە شێت دەبی تۆ منداڵت لە کنداکەم بەجی هێشتە لەوێندەر لەوێن بەجی هێشت دەزانی لێ بەرچی بەجیم هێشت گوێ بگرە جوان گوێ بدێ تەماشا قسەکە بکە لەبەرەوەی گەورە بوو ئەولادێکیوەشی توی لێ ئیجاد نەبیتن داچی لە جێیاندا بەچی بێنی با ئەمنی ژۆکی ئەوم لێنێ وەچی توم لێنێ وەکو هەورە تریشقەیەک بوو لە مێشتی ئەو کوڕەدا سبحان الله من چم کردیە چ غەڵەتی یەکەم کردیە دەڵێ بە یەکسەر قسەی ئەو ئافرەتە تەسیری لێ کرد تو داچی خۆت بەجی دێلی ئەمنیش ئەولاد پەروەردەکەم سبێنێ گەورە بی وەچی ئەوە فڕمدا لە جێگایاندا نەبا لەکن داچی توپی بڕۆ با لەوێن دەربی دەڵێ بە پەڵێ بە ئەسپیدا گەڕاوە سبحان الله داچی ناتەواو بوو منداڵەکەشیان لەکن بەجی هێز بوو ژنەکە عەمدەن بەجی هێز بەس لۆی ئەو پیاوە تێبگەینی کە خزمەتکردنی داک ئەو هانیە دەڵێ سبحان الله کاتێک کابرا دەجێرتەوە دەڵێ گەویشتمە ئەوێندەر مەساتێکە بینی یا سبحان الله دەڵێت چەند گورجێک دەورەیان لە داچیدا بوو داچی بەو کەم ئەقلیەی خۆی بەو پیریەی خۆی مندارەکەی تون لە باوەشی خۆی گربوو تەسمیلی دەستی گورگەکانی نەدەکرد سبحان الله ئەولادی خۆی بوو چەند پەرۆش بوو چەند یعنی بەدڵەوە ئەوها منداڵەکەی گرتبوو گورگ لەولا ئەوها چەپۆشیان لێ دەدا بەڵام ئامادە نەبوو تەسمیلی بکە ئامادە نەبوو منداڵەکەی لەبەر دەستی گورگەکاندا بنێ و ئەویان عزیەتەدا ئەو جە کوڕەکە غاریدایە و دی گورگەکانی پاس کرد و لەوێن دەرو دایکەکەی هەرگرتەوە نیوسەوانی ماچ کرد و منداڵەکەی لە باوشێ کرد و یەکسەر بردننی وعد وابی گوتی هەتا دەمری دەبینە جوانترین خزمەتی بکەم واللهی ڕووی کردە خێزانەکە من نازانم چ بۆ تو بکەم دەرسێکت دامێ لە ژیاندا بە حیاتی کەسێک دەرسی وای نەدامێ تێگەیشتنێکت تێگەاندم کە دایک معنای چییە کە ئینسان دەڵێ لەگە دایک چاک بە یعنی چ فەرمو دایکێک بەبێ هۆشی منداڵەکەی دەپارێزی بەڵام ئافرین تۆ بە هەموو ئەقل و منتیقی خۆتەوە نەتانی ئەو دایکە بەپارێزی لەو کاتێ پیری کە پێویستی بە تو بوو خەریک بۆ فڕی دێ لێ جێیان زالوێ بەڕێزانم ئەهرەوەندە دەڵێن بەڕاستی ئینسان لە بەرامبەردا کوبابیدا کەمپیوتەر خەمی نەکە چکە زۆر پەشیمانە بیتەوە لە قیامەتدا دووەمین پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئامینی دووەمم لە بۆ ئەوە بوو جبرائیل دوعای کرد فەرمی یا محەممەد صلی الله عليه وسلم ئەو کەسەی دەگاتە مانجی ڕەمەزانی پیرۆز ئەوەندە عیبادەت و تاعات ناکە خوای گەورە لێی خۆش بی خوا بە دووری بێختەوە دەڵێ مش فەرموم ئامین ئێمە ئێستا لە مانگەش پیرۆز داین بەڕێزانم لە کۆتایی مانگەکەش داین لەو مانگە پیرۆزەدا ئینسان پێویستی بە عیبادەت هەیە پێویستی بە تاعات هەیە بەڕێزانم زۆر پێویستمان بەوە هەیە نوێش ڕۆژی شەو نوێش تەراویح دوعا هەرچی دەکرێت ئینسان کۆی کاتەوە لەو قیامەتی واللهی ڕۆژێکی قورسمان لە پێشە ڕۆژێکی بە عەزیەتمان لە پێشە ڕۆژێکی دوور و درێژمان لە پێشە یعنی ئینسان شتێک بکە لەو قیامەتی خۆی حیف نییە ئەوەندە عیبادەت نەکا لەو مانگە پیرۆزەتە ئەخوای گەورە لێی خۆش بی یعنی ئینسانی وا هەیە دەڵێ ناتوانم بە ڕۆژی بم ناتوانم بە ڕۆژی بم چ جوابی خوای گەورە دێ و لە قیامەت ئەگەر ڕایان گرتی و تێنیت بۆ ئاویان نەدایە لە دنیادا خۆ تێنی دەکەی لەوەی لە قیامەتدا خوای گەورە تعویزی ئەوە لێ بکاتەوە پێغەمبەری خوا فەرمیێتی صلی الله عليه وسلم خوای گەورە سندی بە عیزەت و گەورەی خۆی خواردووە هەر کەسەی لۆ خوای تەعالە لە دنیادا خۆی تێنی کە ئیلا خوا لە قیامەت تێنی ناکە هەر کەسەی لۆ خوای تەعالە خۆی برسی کە ئیلا خوا لە قیامەتدا و ئینسانە برسی ناکە ئێمە لە مانگێکی پیرۆز داین لەو مانگە پیرۆزەدا ئینسان پێویستی بە عیبادەت و تاعات هەیە بەڕێزانم دەبی ئەوەندە عیبادەت بکەین نیشانی خوای تەعالای بدەین ئێمە عەبد و بەندەی رەب العالەمینین خوای گەورە دەپەرستین رب العالمین لە خۆمان ڕازی دەکەین هەوڵ و جوهودی زۆر دەدەین لە مانجی پیرۆزدا عیبادەت دەکەین لۆ خاتریوێ ئەو پەروەردگارە کە رب العالەمینە لێمان ڕازی بێ بەڕێزانم دەزانی چەند خۆشەیەکێک بی لەو کەسانێک کە خوای گەورە لە ئاگری جەهەنەم نەجاتت دەدا دەزانی چەند خۆشەیەکێک بی لەو کەسانێک کە خوای گەورە مەلایکەت بکاتە شاهید بڵێ من لە فلان عەبدی خۆم خۆش بووم لەبەرەوەی زۆر عیبادەتیم لێ کرد لەبەرەوەی زۆر نوێژەکانی بە جەماعەت کرد لەبەرەوەی زۆری قورئان خوێند لەبەرەوەی زۆری ذکر کرد لەبەرەوەی زۆری سەڵاواتدا لە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم مەلایکەتانە دۆ بکاتە شاهید کە ئەو عەبدە بە معنای کەلیمە عابیدی منە ئەو عەبدەیە زۆر خواپەرستی دەکات زۆر فرمێسک لە چاوی دێتە خوارێ زۆر زمانی تەڕە بە ذکری من زۆر دانیشتووە و عیبادەت دەکات زۆر ئەچیتە مزگەوتی و زۆر قورئانی دەخوێنی ئەوانە بەڕێزانم لەو مانگە پیرۆزەدا خاستەتەن ئێستا مە لە کۆتایی مانگەکە داین ئیبن جەوزی قسەیەکی جوانی هەیە دەڵێ ئەسب کاتێک مسابقەی دەکات کە دەگاتە نێزیکی ئاخیری ئەوجا هەموو جوهودی خۆی بەکاردەینی هەموو جوهودی خۆی بەکاردەینی لۆ خاتریوەی ئەو ئینسانە بتوانی بباتەوە ئێمەش ئەو مانگە پیرۆزە با ئیستیغلال بکەین ڕێبازی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم وایە کە ئینسان
بەڕاستی جهودی لۆ بکە خۆی لۆ ماندی بکە لۆی لە مانجی ڕەمەزاندا پێغەمبەر فەرمیتی صلی الله علیه وسلم یا باغی الخەیری ئەقبل و یا باغی الشەڕ ئەقسیر کورەوەی ڕوو لە چاکەی ڕوو تێ بکە ئەوە مانجی عیبادەتە و تاعەتە ئەو کەسەی کەوا گوناح و تاوانت هەیە بەسە ڕایگرە کافیە ئێستا مانگەکە پیرۆزە و مبارەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کاتێک پێم لەسەر قادرمەی سێهەم دانا جبرائیل پێی فەرمووم دوعای کرد و فەرمووی ئەوەی ناوی تو جێ لێ دەبی و سەڵەوات لەسەر پێغەمبەر نادا صلی الله علیه وسلم خوای گەورە بە دووری بێختەوە ئەمیش گوتم ئامین چەند جاری وا هەیە سبحان الله لە مامۆستایەکان لە پیاوی گەورە ئەفەندی ئینسانی دیکە لە مەجلیسەکان هەمووی دەڵێ پێغەمبەر ناڵێ صلی الله علیه وسلم بەڕێزانم بڵێ صلی الله علیه وسلم هەر جاری ناوی محەممەد المستەفا گوێ لێ بوو صلی الله علیه وسلم سەڵەوات لە دیداری محەممەد المستەفا صلی الله علیه وسلم والله یەکێکە لەو شتانەی کە ئێمە پێ لە خوای گەورە نێزیک دەبینەوە حەیف نییە ئەو دوعایە بمانگرێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای بکات بڵێتن ئامین لەسەر دوعایەک کەوا جبرائیل بڵێتن ئەوەی ناوی تو گوێ لێ بوو سەڵەواتی لەسەر تو لێ نەدا خوای گەورە دووری بێختەوە پێغەمبەری خواش بفەرمێ صلی الله علیه وسلم ئامین بەس نییە ئەو کەسە بە ڕەزیل لە قەڵەم درایە و البەخیل من ذکرت عنده فلم يصلي عليه يعني ئەو کەسە ڕەزیلە بەڕاستی ڕەزیلیاتەکەی لە منتەها دەرەجەیدا لە کاتێک جێی لە ناوی محەممەد المستەفا دەبی صلی الله علیه وسلم بەس ئەو کەسە سەڵەوات نادا لە پێغەمبەر صلی الله علیه وسلم جا لۆی بەڕێزانم ئێمە خاستە لە شەو ڕۆژی جومعەدا زۆرمان پێویست پێیە کە سەڵەوات زۆر دەین لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەڵەواتەکانمان نیشانی ئەو دەدرێ يعني السلام كردن لمحمد المصطفى صلى الله عليه وسلم إلا خوای گەورە مەلایکەتێکی داناوە عەرزی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم کاتێکەوە سەڵەوات ئەدرێ لە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئاگداری دەکاتەوە حتا پێغەمبەر بەخۆی فەرموویەتی صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەو حەدیثە صحیحە بەڕێزانم هەر کەسێک سبەینان 10,000 سەڵەوات لەسەر من لێ بدات ئێواران 10,000 سەڵەوات لەسەر من لێدە دەکات 20 سەڵەوات لە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتدا شەفاعەتی من ئەو ئینسانە دەگرتەوە يعني بزانە بەڕێزانم چەند مهمە تو دەتەوێت بەبەر شەفاعەتی پێغەمبەر کەوی صلی الله عليه وسلم دوعا دەکەی دەڵێ خوایە بەبەر شەفاعەتی محەممەد المستەفا بێخی صلی الله عليه وسلم دەی باشە لۆ سەڵەواتەکان لێ نادەی لۆ سەڵەوات لە پێغەمبەر نادەی صلی الله عليه وسلم بیکە قاعیدە لە کنە خۆت بۆ نمونە هەموو ڕۆژێ یان لە نوێژی سبەینان یان مەغریب یان عیشا لە دوو نوێژ لە سبەینە و ئێوارە هەموو ڕۆژێ دە سەڵەوات لێ دەلۆی ڕۆژی قیامەت حجەتێکت بی بڵێ یا ڕەبی خوایە من هەموو ڕۆژێ 20 سەڵەواتم لە محەممەد المستەفا دایە صلی الله عليه وسلم لە دیداری ئەودایە لۆ خاتری وێ لە ڕۆژی قیامەتدا شەفاعەتی ئەو پێغەمبەرە بمگرتەوە صلی الله عليه وسلم ئێمەش دوعا دەکەین دەرێن یا ڕەبی خودایە لە شەفاعەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بێبەشمان نەکە یا رب العالمین یا ڕەبی خوایە یەشێک بین لەو کەسانی محەممەد المستەفا شاهدی خێرمان لۆ دەدا نەک شاهدمان لە دژی بدا یا رب العالمین خوایە یەشێک بین لەو کەسانی بەدەستی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم حوزی کەوسەر ئاو بخۆین و یەشێک نەبین لەو کەسانی کە لەسەر حوزەکەی ئەو دەردەکرین یا رب العالمین یا ڕەبی خوایە دڵەکانمان پڕکەی لە نووری قورئانی فیرۆز یا ڕەبی خودایە ئەو قورئانە بکەی بەهاری ناو دڵەکانمان یا ڕەبی خوایە لەسەر عەمەلی چاک و ساڵح بەردەواممان بکەی لە عەمەلی خراپ و نەهامەتی و ناڕێشی و خراپە بە دوورمان بێخی یا رب العالمین یا ڕەبی خوایە بە گەورەی خۆت بە فەزلی خۆت بە ڕەحمی خۆت لەگەڵمان بکەی بە عەمەلی خراپی ئێمە لەگەڵمان نەکەی خوایە لە گوناحی خۆمان و داک و بابمان خۆش بی خوایە شیفا لەو نەخۆشەکانمان بنێری خوایە ئەو کەسانی منداڵیان نییە بە قسمەتیان بکەی خوایە ئەو کەسانی کەسێکیان لێ بزر بووە ون بووە دیار نییە و مەفقودە خوایە بە ماڵ و منداڵی خۆی شاد بکەیەوە ئەوانەی سجنن ئەسیرن خوایە بە ماڵ و منداڵی خۆیان شاد بکەی خوایە ئەوانەی مشکلەیان هەیە لە بۆیان حەل بکەی ئەوانەی غەم و پەشاریان هەیە خوایە لەسەریان لا بدەی ئەوانەی خوایە فەقیرن دەوڵەمەندیان بکەوانەی قەردارن خوایە قەرزیان لۆ بدەیوانی کرێسیمیان کەی بە ساحیبی خان و یا ڕەبی خودایە گەورەترین عەمەلی ئێمە ئاخر کردەوە بیکە لە دنیادا ئەنجامی دەدەین لەو ڕۆژێک ئەمانەتی ڕوحت تەسمیل دەکەین لەو ڕۆژەش خوایە بە گەورەی خۆت لێمان ڕازی بی یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمین السلام عليكم ورحمة الله وبركاته